الله زۆر جوانە. جارێکی تر خوای گەورە تەمەنی دایەوە دووبارە پرۆگرامە جوانەکەم دەست پێ کردەوە بە شێوازێکی جیاواز. هاتم یەکەم جار بۆ هۆرامانی قەشەنگ و جوان دەست پێ ئەەکەم لێرەوە بزانین ئەو شتانەی لە ڕابردووە بوونی نەبووە یان تەواو نەکراوە لە ئێستایە هەورامان چۆنە. سەلام عەلەیکوم بەژی. بزانین لە ئێستایە چی گۆڕاوە لە هۆرامان و بزانین ئەو کەسانەی کە پێشتر لە هەورامان منیان بینیوە ئێستا بناسنەوە و شێوازێکی جوان و تازە لەم پرۆگرامەیە ببینن. دەست پێ یەکەمەوە سەلام عەلەیکوم قوربانی چاوە ڕاستەکەی ڕاستەکەی وەڵام ڕاتمەوە بۆ هەورامان لە دوای 10 ساڵ 12 ساڵ بیرتانەکە یەکەم جار هاتم بۆ هەورامان. هەورامان زۆر بچووک بوو شتی زۆر بۆ نەکرابوو. ئێستا چۆنە؟ ئەلحەمدولیلا زۆرم پێخۆشە لە دوای ساڵانێکی زۆر وابزانم خۆتان وتان تۆ یەکەم کەسی ئەو کات بووم بۆ هەورامان. ئێستا کەناڵەکان هەموویان نیە وانە؟ ئەلحەمدولیلا. ئەنجا ئەمڕۆ هاتوومەتەوە بۆ ئەحماوە شوێنێکی خۆشی گەشتیاریە زۆر خۆشە. ئەنجا زۆر گەرمە ئەمڕۆ هەورامان. ئەحماوەش زۆر گەرمە بۆیە یەکێک لە کڵاوەکانە بم باشە. ئەمە بەس ڕەشی لێیە ئەی ئەدی تخوا پیشانم بە گیان ئەروەڵا یەک شت هەیە تەواو یەک شت هەیە ئەمە بەڕاستی خەڵکیش عاجبە وایە مناڵی کرەیان گەورەڵێ تو ێستا گەورە بووی لێدە لەشت ساغ بێ. زۆر خۆشحاڵ بووم. ئەمە ڕاستەکەی ڕێک لەگەڵ جلەکانیشمایە و زۆر چاکە. لەشت ساغ بێ عەزیێتم مای ئەمڕۆ زۆر سوپاس. ئیشەڵا ئەحماوە و هەموو هەورامان هەمیشە ئاوادان بێ. قوربانە هیچ پێویست نییە. خوداحافیز. تەواو ڕێک بوو زۆر سوپاس. خوداحافیز. تجيبني كاكي ما كين قلبي ناري يا تعبان كم نايقا هرنا سما بيدوري بابا ما كين خليف تصما هوا تعمل خيالا بريدة ما كين زويرة هوا مستشفى بحري عزيزنا بيا. سلام علیکم حاجی. چای حاجی؟ باشی؟ دەستم ئاجەکەم تۆ باشی؟ یاخوا باش بی. خۆشە جەوەکە و خۆشە جەوەکە خۆشە حەیات حاجی زەواج زەواجم نەکردووە بۆ لێرە لە ئەحماوە بیکەن جا تۆ بڵێ منیان بوێ تۆ بڵێ منیان بوێ ئەی سوپاس حاجی بیان سوپاس. السلام عليكم. چۆنی؟ ئەحواڵە؟ باشی؟ خوا بازاڕی شبا ئیشەڵڵا. چۆنە؟ ئەحمەداوە باشە؟
خوا بازارت بە بژی چۆیندایە ئەحواڵە باشن چۆین کاکە بێژی ئێوە چۆنن وەڵا باشم هاتوون بە پاسکی بۆ هەورامان بەڵام زۆر گەرمە جوانە ئەوانە ئەکرێ بە جلی کوردیەوە وایە بۆ پیاوانیشە بێ و بۆ ژنیشە بێ بەڵێ هەنێکان پیاوانەمانێ ئەمری پیاوانە ڕاستە ڕاستە ئەوانەشان هێشتی بازاڕی هەیە عادەتەنم شوێنانە چکە هەموو جۆرە گەشتارێکی بۆ یە تەڵەب لەسەر گەشتەکان وایە ڕاستە شکرێستە خانمەکان هەموو ئیشی خۆیانێ ئەلحەمدوللیلا لەشتان ساغ بێ لەشتان ساغ بێ ئەوانە شەو سەفەر چەمانە ئەمەیپەچن بەرەوە چاو ئەمانە بەڵێ ڕاستە ئەمانەیە خۆم ئەمە شتە جوانە ئەمەی جلی کوردی بۆ پیاوانیشە بێ بۆ خانمیشە بێ کە ئاڵای کوردستانە وایە ئەوە یەکێکەکەم وەکو یادگاری قوربانە بم چۆنی ئەحواڵتان وەڵا باشم وەڵا باشم تۆ چۆنی وەڵایی لە دوای 12 ساڵە جایەکی ورامی خۆم سلام علیکم چۆنی تۆ ئەحواڵە دەنگ و باشە ئیش و کار زۆر باش ئەلحەمدولیلا چای هەورامان بێوە ناخۆش بەزەزانی چی من نازانم بە پیاڵە بخۆم من ڕێک ئاواکەم ئەگەر ئەو ژێ پیاوە بۆی پیاوەکە هەیە تەحەملی نییە وەکو من ناقەینا بڵەوەکو تۆ تەحەمولی نییە خوا بازارتان بە ڕێژی چەندایە ئەحواڵە دەنگ و باشە ناوشکێنە ئەی عەزێر نابێ لە شڵ ساغ بێ ئەوەی تر ئینشەڵا دەرەکەوینەوانێ کەلا ناخۆن ئای من لەوەیە زۆ کڵۆڵم ها بە کوردێکی خۆمان نازانم پانکەمەوە من نازانم پانکەمەوە ئەوە وەستای خۆیەوێ هەرۆڵا وەستای خۆی ئەوە نازانم بەش زانم نان و چیشتێکی جوان نزانم دروستکەم خراپە ماڵێکی جوان پاکەکەمەوە ئیشیشەکەم و سلام عليكم وسا شلوني؟ أحوالي دنيا خان ها قربانة بس شلوني وسا ما تقوم جاري ملايتون أنا خو قربانة بموسا تعالي عيبيني وسا بعد دستيتون أقرب تماتك أبو برش عندنا وسا هذا كي باشا هيش حاضر نبو براس؟ باش قيمة ناكي نبروي نمنه تور كابكي تازه بيت تواوا وسا بيبرو بو ور كم بناو قيمة قا؟ رني كهربائي ماني برو بناني قرب زو دي أورا نشمع وبين انجا خوا وساكي تورا ماني بله لكوێ کارەبایەکە وەسا سەدەمێ وەستایەکی تووڕێ
ئیشەکەم گۆڕیوە ئێستا حالیان لە دیارم خەریکی برژاوم بێ ئێوە ناخۆش وەستالەش و ساق بێ بژی ممنون هوار ماجي هي تمشيني كاكي ما كين لبيد ناري هي تعدنك كم نايقا هرنا سما بيدوري بابا ما كين خليف تصما هوا جا من خيالة بريدة ما كين زويرة هوا مستشفى بحري عزيزنا يا ويرو هوا مستشفى بحري ما جينا يا ويرو مقلي ويفات قلي الله وميرا هو الله وميرا هو وبيك سخن عزيزة ودي عيبة مينا هو ودي عيبة مينا هو معلومي سيئة نقرجي ودنيا نقرجي ودنيا عليتم بس عزيزة لا تقود دنيا لا تقود دنيا أميرة أرتك أما أميرة 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 ئەوەیە بابا خۆی خۆی قوربانی ئێوە باشن هێمافات بژی سلام علیکم بژی طبعا من دمك نهاتهم السلام عليكم خلق لبر دمي خويا والله ولا ميابو يصل السلام عليكم شوني أحواله تواوا شوني وانا موجود بوشي نم ناسيته أي شون ناسيتنا والله شلون كذي براس شوني كيف السلسلة قبالة من وانا هاتي بولا هات مو جاركي تبي جاركي تبي؟ جاركي كبيرة لا والله أنا دوم جارنا ما فيديو تبيني مستزو خوش بوشيا انا كسير شكرا والله خوشها عافيتي ما شاء الله خلا بالغة والله يوم وانا عشرة كنت شغل الجزائر كربلاء الحمد لله خو إلى هواك زفنكو خوشة وش كيف شكرا جا خو تزيد كل لعبة مهمي ميدو قلو شيء يسمى اليوم داري قربانة بم يا قلش الصعبة بالم شنانا هذا ما لقوم عمه ولا قال وشا ليه ركعتي جيت تاكل خاويني شنا كرابقرا راسي احمد اوا يكي كلا خوشترين شناها
ئەزانن چی بەڕاستی لاکردی پیری و هەزار عیب دیارە یەکێکە لە شوێنە هەرە جوانەکان فێنێک پاڵتەمیز گەشتیارێکی زۆر تکایە کێوەش هاتن بۆ هەر جێگەیەکی کوردستان بیپارێزن بە خۆشمەوە با بیپارێزین چۆنن ئەحواڵتان دەی ئەڵڵا دە بە قادر مەکان وەرە کچم دە بە قادر مەکان وەرە چۆنن باشە ئەمن باشم لە شەقلاوە لە هەولێر لە زۆر یاخوا بەخێر بێن یان بۆ شەقلاوە ئینشەڵڵا قوربانیەوە بم زۆر مەمن دەبێ دەی خاتون گیان قوربانێ باشن ها دەوەرە با بگرین و ئاوادار زۆرە بابە لە قوربانێ بم ئەمە خۆشن کێ ئەیگرێ ئەو خاتونە زۆر زۆر سپاس قوربانێ بم زۆر زۆر سپاس قوربانیەوە بم زۆر زۆر سپاسان لەگەڵ لەشتان ساغ بێ ئەزیزی من قوربانتان بم قوربانە بم سپاس خواتان لەگەڵ جارێ هەمومان غەڵەتێکەکەین هیوادارم لەم مودۆم غەڵەتە ڕاستکەینەوە کاڵین عێراق و ئێران لە ڕاستیە هەردووکی کوردستانە بەڵام ئەم کوردستانی باشوورە ئەو کوردستانی ڕۆژهەڵاتە سڵاتان لێبێ قوربانتان بم ئێوە چۆنن باشن قوربانێ بم مەمنونم زۆر زۆر سپاس چاوتان ماچەکەم بۆیە وەکو وتم کوردستان باشوورە ئەویش ڕۆژهەڵاتە واتە لە کۆتاییە هەمووی کوردستانە بۆیە هەر خۆشم ئەو غەڵەتەم کردو کەوتمە عێراق و ئێران بەڵام لە مۆدووە ئینشاءالله هەمومان ئەڵێین یەک کوردستان بەڵام کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور کوردستانی باکوور کوردستانی ڕۆژ ئاوا السلام عليكم قربان تمام ايوه باشا نشكر والله باشا الحمد لله ممنون سباس امشي شاني عندنا وا الا بروي سيف به همو كسر همو عزيز خوشستاني ينا ايرا باريز رابط بو جاران بير ما سراستي كما كردستاني روش هلاس كردستاني باشو كردستاني روش هلاس كردستاني باشو
لە بیارەوە هاتوین بەرەو تەوێڵە تەوێڵەی جوان ماشەڵڵا لەو سروشتی خۆی گەورەیە کامێرەکە پاک بوویتەوە؟ باش شۆکە شکر باشن خۆشە بەخوا هەورامە سوور ساڵەکەی لە نیا هاو بە قوربانە السلام عليكم شلوني وستايان السلام عليكم شلونك باشا كاتر شلوني بخير بيا اخوة شلون حاجي بخوان راسي ناي خوان خوان شلونك بخير بيا اخوة باشا الاحوال مني شبن بشريكي او ورا يجي ياريتم انا تو هذا شريكي بيدي باشا قربانه حاجي دەستم ئاجرم تۆ دەست لە پولی من مێ تکایە ئەمە خۆم ڕابێشە ئەمە شیان نادۆمی ناکەین بەڵێ ئەو دوو شەشە والله انتو شريك يعني انتو شريك يا بنا بلا ما بلا ما خمم ما دەنادۆڕێ دەستم زۆر ناشرینە من پێڵێ لا دور يا بنات يا خاص بي والله انا وين جلست نییە انا وين جلست داش ولا داي بداي لي ئەمەندا باخەکان دەنگی خۆشی چۆ لە کەو جریوە جریوی ئەو باڵندانە دێ حەس ناکەی هیچ بکەیت تەنها گوێ بگری بامش تۆزە هەر گوێ بگرین بۆ خۆمان لەم باخە جوانەیە وای تەوێڵە چەند شیرینە
چاکەمە نییە ئاوا بێکاری بۆ هەورامان هەمووی بکەیت دیارە بکەین جابەی بۆ تەوێڵە یەک لە یەک جوانتر ئێستش لە تەوێڵە سەفاری هەیە ئینجا ئێستا چین سەفاریەکەین کێ سەفاریەکەی داناوە کەسێک کوڕێکی زۆر جوانە و بینیتانە ئێستا پێتان نەڵم کێ هاوڕێیان سمەم لەگەڵایە سمەی جان سمە چەندی باشی ئەحواڵێ کۆی سمۆرەکەەوە یعنی ئێستا ئاژەڵ ناگری ئەی لە ماڵەوە ئاژەڵوشتان هەیە باخەکە چۆن باخی هەورامان بۆ ناسراوە گەورە و جوان و زۆر باشە ئەی سمە ئێستا لە تەوێڵە ماتۆری سەفاریت هەیە زۆر باشە شتێکی زۆر جوانە گەنجانیان ئەلحەمدولیلا منیش ئەمڕۆ هاتووم سەفاریە بکەین لە با بڕۆندەی زۆر خۆشحاڵ بووم لە دوای ساڵانێکی زۆر توانیم جارێکی تر بێمەوە نێو هەورامان چاوەڕوان بن شارەکانی تریش بە هەمان شێوە دێمە خزمەتتان و جوانی شار و دێهات و سروشتەکەتان پیشانی هەموو دنیا دەدەین خواتان چەنە بۆ